بەڕێزان بەردەوامین گفتوگویەکی ترمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆساتە ئەندامی دیدار لێرە ئەمڕۆ ئەندامی دیدار گفتوگوی لەگەڵاکەین مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت ماندوو نەبن ئێوەش لە بەرنامەکە لەگەڵمان. سپاس مامۆستا دیدار بەپێی کۆنگرا چالاکیەکی ڕێکخراوەی یعنی گرنگە و بەس لە یەکێتیدایە زۆرە دیدارە چەندە گرنگە کادرانی خوارەوە سەرەوە سەرکردایەتی ئەوانەی لە حکومەتن هەموو لێرەیەک دەبینن گفتوگۆ دەکەن ینی ئەمە بەچی ئەگەێنێ مەسەلەن ئامانجی ئەم دیدارە چییە لە دوای ئەم گفتوگویانەوە؟ زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن زۆر ماندوو نێوەش ئەمڕۆ لەگەڵ دیدارە. ڕاستی دیدار جۆرێکە لە جوڵەی سیاسی ڕێکخراوەیی کە هەیەجانێک دروستەکە لە ناوان ئەندامان و لایەنگران و ئەو هەواڵانەی کە لە چوارچێوەی ئۆرگانە ڕسمیەکانی حیزبەکارەکەن. ئەم هەیەجانە ئامانجێکی لێ هەیە کە ئەویش کۆکردنەوەی ڕاوبیر و بۆچوونەکانە. یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای بەوەیە کە هەموو ڕۆژی خۆی تازەکاتەوە، هەموو مانجێ هەموو ساڵی خۆی تازەکاتەوە. ئەگە تازەکردنەوەی کۆنگرە تازەکردنەوەی ستراکچەر و هەیکەل و پەیڕ و پرۆگرام بێ، بەڵام تازەکردنەوەی دیدگا بۆ مامەڵەکردن لەگەڵ کێشەکانی ڕۆژانەی خەڵک، لەگەڵ مامەڵەی ئیداری حکومڕانی، مامەڵەی سیاسی حزبی پێویستی بەوەیە کە دیدارێکە بێ، پێویستی بۆیە کە مولتەقایەک فۆڕومێکە بێ کە کادران و ئەندامانی یەکێتی لەوێ قسەی خۆیان بکەن و چوارچەوەیەک دابڕێژن بۆەوەی ئەم حیزبە بەو ئاراستەیە و بۆ استراتیژە مامەڵە لەگەڵ ئیدارە و حکومڕانی و لەگەڵ بابەتەکانی ڕۆژ بکە. ئەم ناوچەیە کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەم نێوەندەیە کە ئێمەشی تیاژین کە ناوچەیەکی تامپۆنیە لە ڕۆی جیۆپۆلیتیکیەوە، هەمیشە معرضە بۆ ئەوەی گۆڕانکاری سیاسی گەورە گەورەی تیان ڕووبا. هەمیشە بەرکەوتەی ئەمنی، هەمیشە بەرکەوتەی سیاسی، هەمیشە بەرکەوتەی اقتصادی گەورە گەورە بەر ئەم ناوچەیە کەوێ بۆیە پێویستە یەکێتی دایمەن لە خۆ ئامادەکردن و خۆ نوێکردنەوەیە بێ تاوەکو لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی ڕۆژگار و گۆڕانکارانەی ناوچەکە خۆی بگونجێنێ و بە شێوازێک بێ کە هەمیشە سەنگی یەکێتی وەکو حیزبێکی سیاسی، سەنگی یەکێتی وەکو فەلسەفەیەکی حکومڕانی، وەکو فەلسەفەیەکی سیاسی سەنگێکی ئامادە بێ و هەمیشە جێدەست و جێنەخشی دیار بێ. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان شانسێکی گەورەی هەیە لەوەی قاعیدەیەکی بەرفراوانی هەیە لە کادری بیرکەرەوە، قاعیدەیەکی بەرفراوانی هەیە لە کادری قسەکەر، لە کادری خاوەن ڕوئیا و خاوەن پرۆژە. ئەم ڕوئیا و پرۆژانە لە چوارچێوەی دیدارەکۆ کراوەتەوە و ئاخرێتە سەر وەرەقە و ئەمە سەرکرداتی و مەکتەبی سیاسی ئەیکەن بە نهج و بەرنامەی ڕۆژانە و کارکردن. بۆیە دیدار ڕۆڵێکی گرنگی بینێت لەوەی کە هەمیشە یەکێتی حیزبێکی زیندوو، حیزبێکی حیوی بێ و حیزبێک بێ هەمیشە لەگەڵ هەنگاوەکانی ڕۆژ و ڕۆژگارا بگونجێ. زۆر باشە. مامۆستا منیش منێ پرسیاری حکومەت بکەم، بەڵام خۆت لەسەر پرسە گشتگیرە نێودەوڵەتیەکە قسەت کرد. باسیەوەت کرد یەکێتی کادری هۆشیار و زیرەک و ئاگاداری هەیە. ئێساوەی کە تێبینیەکرێت لە گفتوگەکانە چەندە کادران ئاگاداری ئەو پرسارن کە ئێستا لە ناوچەکە ڕوو دەدەن، بە تایبەت پرسە جیهانیەکان، پرسە هەرێمیەکە، یەکێتی وەکو حیزبێکی کاریگەر لەو ڕووداوانەی کە لە ناوچەکە ڕوەدەن. چەندە کادران ڕۆیان بۆمە هەیە و پێشنیاریان بۆمە هەیە، ینی پێیان وایە کا بێ دنیابینی یەکێتی بەم شێوازە مامەڵە بکە لەگەڵ ڕووداوەکانی ئێستادا. یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو حیزبانە یاتوانم بڵێم باشترین حیزبە لەو ڕۆوەکە زۆرترین کادری خوێنەواری هەیە، ناڵم زۆرترین کادری خاوەن شەهادە، جاری وایە وەرەقە و پەیپەری شەهادەکە ناتکا بە خوێنەوارێکی جدی. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێچەوانی لایەنەکانی ترەوە زۆرترین کادری خوێنەواری هەیە کە واعین، وریان، چاوکراون، متابعی گۆڕانکاریەکانی ڕۆژی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانەکەن. بۆیە حتمەن جۆرێک لە دنیابینیشیان هەیە کە تەحلیلی سیاسیان هەیە، ڕەئیان هەیە، کادری ئێمە ئەتوانێ پەیپەر و وەرەقە ئامادە بکە بۆ مامەڵەکردنی ئەم حیزبە لەگەڵم گۆڕانکاریان هەیە. بە دڵنیاییەوە کادری ئێمە لە هۆشیارترین کادرەکانی حیزبی سیاسی لەم ناوچەیە، لە هۆشیارترین کادرەکانی حیزبی سیاسین لەوەی کە ئەم حیزبەی ئێمە چ حیزبێک بێ مۆدێرن بێ بەڵام لەگەڵ واقع ئیجتیماعیەکەشان ڕێ بکە، حیزبێک بێ پێشکەوتن خواست بێ بەڵام ڕێز لە کولتور و دابوونەریت و خواست و ویستەکانی چین و توێژەکان بکە، حیزبێک بێ تەمسیلێکی کوردستانیانە بکە بەڵام ڕێز لە نەتەوەکانی تر و ڕەگەزەکانی تر و ئاینەکانی تر و نەتەوەکانی تر بێ، حیزبێک بێ تەواوی ڕێز لە ئاینی پیرۆزی ئیسلام بگرێ بەڵام پێگەی ئاینی کریستیانەکان و هێزیدیەکان و کاکەیەکان و سابیئەکان و مەندائیەکان و هەموو ئەو لایەنانەی تر
لە بەرچاو بگرێ و ڕێزیشی لێ بگرێ و تەقدیسیشی بکە و لەگەڵیشیان هەبێ لەگەڵ خەمەکانن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قەت بەچی نەکەوتووە بۆ یەکێتی ئەگەر ڕەشەبای گەورە لەسەر کردایەتی و مەکتەبی سیاسیەکەی یابێ ئەگەر کارەساتی گەورەی وەکو هەکاری و ئەنفال و چیمیاباران و هەموو ئەو زیندان و ئەشکەنجەدان و ئیعدامانی بەسەر سەرکردایەتیەکانی هەبێ بەڵام قاعیدە بەرفراوانە وشیارە واعیەکەی وای کردووە حیزبێک بێ هەمیشە لەسەر پێی خۆی بێ حیزبێک بێ هەموو کاتێ ڕەشەبای قورس تێپەڕاندبێ و سەرکەوتوانە تێپەڕێت. باشە مامۆستا دیاردێک گەس پێەکەین ئەوانەی کە دەنگیش بە یەکێتی نادەن کاتێک دۆخێک گێتە پێشەوە کەم و کوڕیەک دەبینن ینی دەڵێن دەبێ یەکێتی ئەوها بکە دەبێ یەکێتی ئەم بڕیارە نەدا دەبێ یەکێتی ئەم بڕیارە بدا ینی لە کاتێکدا ڕەنگە ئەوان دەنگدەری یەکێتی نەبن دەنگدەری حزبەکانی تریش بن ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە ینی دوازار لە کاتی بوونی کێشەکاندا پەنابەنەوە بەرەوەی کابێ یەکێتی ئەگەر بارێکی لار هەبێ ڕاستی بکاتەوە. ئەوە لە متمانی خەڵکی کوردستانە بە یەکێتی سەری 2009 بکەین ئێمە گەورەترین شکستمان لە دەنگهێنانی هەڵبژاردننی 2009 بەسەر هات بزوتنەوەیەکی سیاسی لەم ناوچەیە دروست بوو ڕێژێکی گەورە لە کورسیە ناکەوتە پێش ئێمەوە بەڵام لە 2009 تاوەکو ئەمڕۆ ئەگەر ناڕەزایەتیەکان بوو بێ خەڵک چۆتە بەدەرگای ماڵی مام جەلال لە دەباشان چۆتە بەردەی مەکتەبی سیاسی یەکێتی چۆتە بەردەی مەڵبەندی یەکێتی بۆ خەڵکی سلێمانی و خەڵکی ئەم ناوچێ و خەڵکی کوردستان پێی وایە یەکێتی ئەگەر تووشی نشستێک ببێ تووشی نسکۆیەکیش بێ بەڵام یەکێتی حزبی حکومڕانی و حزبی دەسەڵاتەوە و حزبی حکومڕانی و دەسەڵاتەیە کە لە خەمی خەڵکایە کە بەدەم خەڵکەوەیە خەڵک یەکێتی چیزا ئەدا بەڵام لەو قۆناقەشی کە پێویستە پشتیوانیەکە بەشێنێتە پێشەوە و لەو کاتەشی کە پێداویستێکی هەیە دەچێتەوە بە دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە لەو پەڕی متمانەبوونی خەڵکە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە لە بڕوابوونی خەڵکە بەوەی کە بەرنامە و فەلسەفەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامە و فەلسەفەی سەرۆک مام جەلال ئەو بەرنامەیە کە بە واقعی لە خەمەکانی خەڵک تێگا ئەگەر لایەنەکانی کە لە خەمی خەڵک تێبگەشتە خەڵکە چوو بە دەرگای ئەوان ئەگەر لایەنەکانی کە بەیان توانای کێشەکانی خەڵک حەل بکەن خەڵکە چوو بە دەرگای ئەوان بەڵام بەدڵنیایی خەڵک ئەزانەیە کە یەکێتی لە خەمەکان تێگا و یەکێتی ئەتوانێت خەمەکان چارەسەر بکە و خەتمانغی برینەکان بکە و برینەکان ساڕێژ بکە بۆیە لەو متمانەیەوە خەڵگێتەوە بە دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمە سەروەرێکی زۆر گەورەیە کە ئەمەش جارێک کە چاڵسی دایەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دوو هەڵبژاردنەی پێشوا گەورەتی سەرکەوتن بەدەستبێنێ. باشە مامۆستا زۆر جار بۆ نمونە ئەمە دەوترێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بانگەشە هەڵبژاردنە ڕەنگە هەندێک دروستمی بەرز کردبێتەوە بەڵام توانای جێبەجێکردنی ئەم دروشمانەی نەبوو بێ وەکو پێویست. بەڕێز بافڵ تاڵەبانی لە چاوپێکەوتنەکانی پێشوویدا زۆر جارەمەی وتووە وتێتی من دەڵێم ئەمە پلانمانە ئەمە بەرنامەمانە بەڵام کە دەنگی پێویست بۆمە بەدەستنێنین کە بۆ نمونە هێزی تر بە ژمارەی کورسی لە یەکێتی زیاتر بن ئێمە دەتوانین ئەوەندە بکەین خەڵک حەقی ئەم ڕەخنەیە و کاتە نابێ لە ئێمە کە کاتێک بوونە دەنگی پێنەداوایان بایەوە دەنگی پێنەداوە کە بتوانێت تاگلایەنە حکومڕانی بکە یان لایەن کام بتوانێت و پلانی کە هەیەی خۆی بتوانێت جێبەجێ بکە کەواتە ئەم بۆ کادرەکانی یەکێتیش هەر ڕاستە کە ئەوەی کە تۆوتت ینی ڕەخنەی لێ دەگرن قسە بە یەکێتی دەڵێن نیگەرانن لێ عاجز دەبن لێ بەڵام لە کاتی هەڵبژاردنەکانە دیسان و دەزانن مەترسێک لە گۆڕێ ئەگەر شتێک چاک بکرێ بە یەکێتی چاکەکرێوچن دەنگی پێدەدەنەوە. سەرۆک باپڵک لە دوایین هەڵبژاردنە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە دائیمان ئەم چەندی ڕێوتەوە دەنگمان پێ بدەین ببین بە حیزبی یەکەم ئەوە ئەکەین ئەوە ئەکەین ئەوە ئەکەین دەنگمان پێ بدەین بین بە حیزبی یەکەم حکومڕانی و دەسەڵات لە دەستی ئێمەوێ ئەمانە ئەکەین هەموو ئەوانە دروستمی واقعین هەموو ئەوانە دروستمی قابلی جێبەجێکردن هیچی لە حەزمی یەکێتی و لە قووەتی یەکێتی کەمترنی زۆرتر نییە تاکو یەکێتی بێ جێبەجێ نەکرێت بەڵام کاتێکە ژمارەی کورسیەکانت دیاریکراوە بێ بەقەدەر ئەوەش مەسئولیەتێتەوە سەرشانت هەموو حیزبێکی سیاسی دروستمەکانی لە کاتی انتخاباتە بۆەوەی کە زۆرینەی 50 زایدێک بێنێ بەتەنیا حکومڕانی بکە و بەتەنیا هەموو بەرنامەکەی جێبەجێ بکە بەڵام کاتێک کە تۆ ئەبی بە ئەچیتە چوارچێوەی تەحالوفێکەوە چوارچێوەی حزبێکی یا حکوومەتێکی پێکەوەیەوە حتمما ئەبێتەوە لە بەشێ لە ئامانجەکان و استراتیژیەکان بێتە خوارەوە ئەویش بەرامبەرەکەش لە بەشێ لە ئامان استراتیژیەکان یێتە خوارەوە بەڵام جارێککە ئڵێمەوە بۆ خەڵک ڕەخنە لە یەکێتی ئەگرێ لەسەرەوەی کە ئەو دروشمانی هەبوو دروشمەکانی هەمووی لە کاتی خۆی جێبەجێ ناکە کە جێبەجێ ئەکا و دڵنیاشم جێبەجێیەکە وەکو سەرۆک باوەڵی جوتی بە دڵنیای جێبەجێ ئەەکەیت هەمووشی ئەچەسپێن لە بەرنامەی حکومت بەڵام بۆ بەم زۆر جێبەجێ ناکە لەبەرەوەی ئێمە بەقەدەر حەزمی خۆمان مەسئولیەتمان بەرەکەوێ ئەمە یەک دووش خەڵک
یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەحەبی ئەو متوانێ ئەزانێ کە هەر بەڵێنێکی یا بە جێبەجێ کردووە بۆیە پەلەی لێ ئەکا لە داواکردن پەلەی لێ ئەکا لە خواستەکانی پەلەی لێ ئەکا لەوەی ژیانی بگۆڕێ گوزەرانی بگۆڕێ و شێوازی ستایڵی ژیانی لەسەر ئەو دروشمان و بەرنامانە ڕێگەخاتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستانیکە لەو متمانە زۆرە بە یەکێتی ئەبێ دائیمەن بیرکردنەوەی هەبێ خۆ تازەکردنەوەی هەبێ دیدار ساز بکە تاوەکو بزانین کرێن و کەم و کوڕەکانمان چییە و بزانین خواستەکان و ویستەکانی خەڵک لە خان و کوڕەکان لە گەڕەکە میلیەکان لە توێژە ئەو توێژانی کە توێژەکانی بڵین توێژە لاوازەکانی بێتە و کەم ئەندامان لە ژنان لە لاوان لە خوێندکاران لە سەندیکاکان لە هەموو چین و توێژانەی کە بەرژەوەندی تایبەتیان هەیە و ئەم بەرژەوەندی تایبەتیان نابن بە بەرژەوەندی گشتی کۆمەلگا یەکێتی لە هەموو لایەنەکان نزیکترە لەو خواست و ویستانە و لە هەمویان زیاتر دراسی واقعیەکە و پلانی بۆ دانێ باشە ماوە ساعتە خۆشبەختانە لە سەروبەندی پێگەێنانی کابینی دێمی حکوومەتی هەرێمی کوردستانی وا دەردەکەوێت لە شەعامەکەی یەکێتی و پارتی پێکەوە کابینەکە پێکدێنن لەگەڵ هەندێک حەزبی دیکە هەندێک گەرزووتیان ئێمە بەشداری ناکەین هەڕەدێک جۆرێک لە ئەوەی مای خۆشحاڵی خەڵکە کە یەکێتی و پارتی لانی کەم پێکەوە کابینەکە پێکدێنن هێزی سەرەکی حکومڕانی وڵاتن دەمە بێمە سەر باس یەکێتی کادری پێویستی لێهاتووی هەیە بۆ بەڵین بۆ ئەم پۆستانێکە لە حکومەتدا وەری دەگرێت بەری دەکەوێت کادری لێهاتووی ئامادەیە بۆم پۆستانە من ێستا لە گروپی حکوومەت وەرەقێکی بچووکم پێشکەش کرد کە باسی ئەوەم کرد ئەبێ ئێمە و کادرانی یەکێتی بە دوو ئاراستە سەیری حکومڕانی بکەن یا کار بکەین کە وەرەقەیەک ئامادە بکەین بۆ دیدار بچێتە بەردەمی سەکردایەتی بۆ تێڕوانی لە حکومڕانی بە دوو ئاراستەی یەکەمیانەوەیە کە یەکێتی فەلسەفەی حکومڕانی چییە؟ ئەبێ لەم قۆناغە تازایە تعریفی فەلسەفەی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین بە چ فەلسەفەیە ئەمانە لە حکومڕانی بین ئەم فەلسەفەیە چ استراتیژیە بۆ خۆی داڕێژیە ئەم استراتیژە بە چه ئامانجێک جێبەجێکرێ ئەم ئامانجانە چ میکانیزمێک و چ کەرەستەیەکی بۆ ئامادەکەی بۆ ئەوەی بگەی بە میکانیزمەکان بگەی بە ئامانجەکان بگەی بە استراتیژەکان بگەیتە فەلسەفەکەت بە دیوێکی تریژەیە بەلاکەی تری سەیریەکەن پێویستمان بەوەیە کە تۆ سەرچاوی مرۆیی کادری باش ئامادە بکەی کە میکانیزمێکی دیاریکراوی ئەمیش بۆ ئەوەی ئەم فەلسەفەی حکومڕانی و ئیدارە و استراتیژ و ئامانجانت بۆ بەدیبێنێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کادری باش و خوێنەوار وەکو پێشتر وتم کەمی نییە و لە پێشەنگینی ئێمە لە زۆرترین ژمارەی کادری خوێنەوار و لە خاوەن بڕوانامەش بەڵام کێشەکەمان و گرفتەکەمان لەوەیە کە میکانیزمێکی ڕوونی ئاشکرای شەفافمان تاوەکو ئێستا نەبووە و ئەم میکانیزمە وای لێ کردوین هەندێک جار لێ اختیارکردنمان لە کەسێک بۆ پۆستێک بەڕێوبەری دایرەیەکی بچووکە لە ناحیەک مدیر ناحیەیەک قایم قامێک بەڕێوبەرێکی گشتی ڕاوێژکارێک تا پلەیەکی سەروتر میکانیزمێکی وردی دقیقمان نەبووە تا هەڵسەنگانیە بکەین ئەم کەسێچێتە ئەو جێگەیە بەقەدەر ئەوە ئەبێ کە فەلسەفەی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەیەوێ چونکە ئەبێ تۆ قاڵبی فەلسەفی حکومڕانی تۆ کەرەستەکەت بەقەدرەوە کە سەرچاوە مرۆیەکەیە کە کادرەکەت ئەبێ بەقەدەر و فەلسەفەیە بێ بەقەدرەوە تێگەیشت بێ بۆیە پێشنیارەکەمان ئێمە ئەمڕۆوا بێ کە ئەبێ ئێمە دامەزراوەیەکمان هەبێ ئەم دامەزراوەیە داڕشتێکی تەواو بکا بۆ فەلسەفەی حکومڕانی استراتیژی حکومڕانی ئامانجمان هەبێ لەوە و میکانیزمێکمان هەبێ بۆ گەیشتن بە ئامانجەکانەوە بن لە پاڵ ئەوەیە کادر پێک بگەێنێ بەو فەلسەفە و سیاسەت و استراتیژە و ئەم کادرە ئاستی دەرچوونی لەو پەیمانگایە لەو دامەزراوێت تەحدیدی بکە کە بۆی هەیە لە چ پلەیەکە ئیدارە بکە لە چ پلەیەکە وەربگیرێ و لە چ پلەیەکە بتوانێت ڕۆڵ ببینێ و ئەبێ ئەو کەسە لەو پلەیە لەگەڵ ئەوەی یاسا و ڕێنمایەکی تایبەتی وەزارەتەکەی تەحکومی پێوەکە ئەبێ سیاسەت و استراتیژ و فەلسەفەی حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەری بێ کاری پێ بکە و بێت بە دوورنمای بۆ ئەوەی حکومڕانی لەگە خەڵکە و ئەمە وامان لێەکە کە کادرەکانی یەکێتی لە جومگە حکومڕانیەکانە نزیکترین کەس بن لە خەڵکەوە نزیکترین کەس بن لە خواستەکانی خەڵک و لە کێشەکانی خەڵکەوە زۆر بەڕێز مامە ساعتە ئەمڕۆکو ئەندامی دومین لیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کرد لەگەڵمان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن